بسم الله الرحمن الرحیم. پێچەوانەی دەستور نازانم هیچ ڕێکەوتنێک لە نێوان هیچ هێزێکی سیاسیە بە تایبەت ئەوەی کەوا پەیوەندی بە دابەشکردنی سەرۆت و سامانەوە هەبێ ئەوە پێچەوانەی دەستور نییە، چونکە تا ئێستا یاسایەک نییە لە پەرلەمانی عێراقەوە دەرچوو بێت کە ڕێکستن یان ڕێکخەرێک بێ بۆ ئەو شێوازی دابەشکردنی سەرۆت و سامان لە عێراقا. ئەوە دەستور کە بووایە ئەو یاسایە دەربچووە لە 2006 و 2007 چەندێکە هەتا ئێستا یاسای نەوت و غاز لە پەرلەمانی عێراقا دەرنەچووە. ئەمە لەلایەک لەلایەکی تر ئەوەی کەوا ئێستا هەیە ئەوەندەی کەوا تەکنیکیە بەشێکی زۆری سیاسیە چ لەلایەن هەرێمی کوردستانەوە یان لەلایەن بەغاوە. بەغاکان ئێستا شیعەکان بەڵادەستن، یعنی جاران نییە کەوا هاوکێشەیەکە بوو بێ بریتی بوو بێت لە کورد لە عەرەب لە سوننا ئەو کاتە مەرحەلەیەک بوو بۆ دروستکردن و یان بەهێزکردنی دەوڵەت لە عێراقا هەنگاو ئەنرە. ئێستا ئەو مەرحەلەیە تەواو بۆ شیعەکان خۆیان نایشارنەوە ئەوەی کەوا ئێستا دەوڵەت تەواو بۆ ئەوان وەک بڵێ زاڵ بوون تەمەکۆنیان کردووە لەناو هەموو جومگەکانی دەوڵەتە ئێستا بەرەو هەنگاوێکی ترەڕۆن. ئەو هەنگاوانەی کە یان ئەو هاوکێشانەی کە حاکم بوو بەسەر پەیوەندی نێوان هەولێر و بەغدا یان سونە و بەغدا عەرەب و سونە و شیعە ئەو هاوکێشانە نەماوە. ئێستا جۆرە هاوکێشەیەکی تر کارەکە لەناو ئەو کایەوە ئێستا هەیە، ئەوش بریتە لە بەهێزکردنی دەوڵەت پاوانخوازی هەموو دەوڵەتی بەغدا فدرال بەسەر هەموو پارێزیەکان یان بەسەر هەموو جومگە ئابوووریەکانی عێراقا بە شێوەیەکی گشتی اینجا سیاسەتی دەرەوە هێزی ئەمنی. ئەوە ئەسڵی مەسئلەکەیە. ئەوی تری تەکنیکیە. ئەگەر ئەو هاوکێشانە نەگۆڕانایە ئەوەی کەوا ئێستا هەیە وەک ساڵەکانی 2011 و 12 و 13 تێپەڕی. بەڵێ کەواتە کاک شێروان لە ئێستادا چەند خولەکێک گەر پێش ئێستا کە هاوکارم مێد لە ڕۆماڵی نارتیدا ئاماژەی پێکرد کە دەڵێت تا ئێستا لایەنی کوردی هیچ پێشنیارێکی نوێی نییە بۆ ڕێکەوتن، بەڵام پێ وایە ئەمڕۆ پرۆژە یاساکە بەدەنگدان و بەو شێوەیە بڕوات کە چەند کاژمێرێکی کەمی ماوە یاخود چەند خولێکێکی کەم کابووە کاژمێرێکیش دەستی پێکردای گەر لە ئێستادا دەستی پێکرد بێت کۆبنەوەی پەرلەمانی عێراق، بەڵام نەگەیشتونەتە ڕێکەوتنێکەوە، بەڵام پێ وایە ئەمڕۆ پرۆژە یاساکە بەو ئاسانیە تێپەڕێنرێت. کورد کە هیچ پێشنیارێکی پێ نییە لەبەر ئەوە لەوە زیاتر کورد ناتوانێت پێشنیار بکە. یعنی ئەو شێوازەی کەوا لە هەرێمی کوردستانە هەیە، ئەو ئیدارەی پەیوەندی بە سەروەت و سامانی هەرێمی کوردستانەوە هەیە، هەرەوەندە هەناسەی بڕەکە ئەوەی کەوا ئێستا خستوێتە بەردەم بەغا. ئەمەش لە کاتێکە ئەوە ڕازی ئەبوو کەوا نەوت لە خواروی $40 و کەمێک لە سەروی $40 بوو. ئێستا نەوت لە 68 بۆ $70 ئەوە زیاتر هەرێمی کوردستان خۆی زیاتر سەنگین ئەکا لەو دانوستانی کەەوە ئێستا ئەکرێ. لایەنە شیعەکانیش ئەوان ڕازی نین بە هیچ شێوەیە، قایم نین بەوەی کە ئەو ڕێکەوتنەی لە نێوان حکوومەت و لە نێوان هەرێمە کراوە بخرێتە ناو بووجە. ئەوان پێشنیوەری تایبەتی خۆیانیان هەیە لەسەر ئەو باگراوندە سیاسی کەوا لە خاڵی پێشوا باسم کرد. خاڵێکی تر ئایا ئەو یاسایە تێئەپەڕێ ئەمڕۆیانە بە دووری مەزانە ئەگەر بگاتان ینی شیعەکان بگەنە ینی قرس بێت بەسەریانەوە لەوە زیاتر کەوا یاسای بۆجێ تێنەپەڕێ بە دووری مەزانەکەوا تێ بپەڕێ. بەڵام خاڵەکەی ئایا بەبێ کورد تێئەپەڕێیاننا ئەوەی کەوا دوێنێ شەوڕوویدا لە تێپەڕاندنی هەموارکردنەوەی محکەمەی ئیتیحادی و ئەو هەلوێستی کەوا یەکێتی کردی نواندی بۆ نمونە لەگەڵ یاساکەی ڕۆشت بەدەر لە فراکسیۆنەکانی تری هەرێمی کوردستان لە بەغدا، ئایا ئەوە ئەکرێ یەکێتی بەکاری بێنێ بۆ ئەوەی کەوا ئێستا فشاری کوردی زیاتر قرس بکەیان خاترانەی کورد لەلایەن لایەنە شیعەکان زیاتر بێت و سەنگینتر و قورستر بێ بە ئارزشتر بێ بۆ ئەوەی کەوا شیعەکان زیاتر کورد بخوێنەوە واتە ئەوە هەڵوێستەی کەوا یەکێتی نواندی دوێنێ لە سەبارەت بە تێپەڕاندنی یاسای محکەمە ئیتیحادی ئایا ئەکرێ ئەوە ببێتە فاکتەرێک بۆ ئەوەی کەوا بەدەل لە کورد بە دوور لە کورد بەبێ ڕەزامەندی کورد یاسای بوجە تێنەپەڕێنرێ یاننا ئەو ئەمێنێتەوە سەر ئەوە لەوە زیاتر یەکێتی لەگەڵ لایەنە شیعەکانە ڕێکەوتنێکی کردبێت کە تەنها یەکێتی دەنگی دا بە یاسای دادگای فیدراڵی هەڵوێستی یەکێتی لە محکەمە ئیتیحادی یان ئەو یاساییکەوە دوێنێ تێپەڕی من و ئازانم تەنها پەیوەندی بە بوجەوە نییە، چونکە پەرلەمانتارەکان یەکێتیش خۆیان ئەزانن محکەمەی ئیتیحادی زۆر لەوە بە ئەهەمیەتترە، زۆر لەوە گرنگترە کەوا تۆ بۆ بوجەیەک پەیوەندی بە 9 مانگی ماوە بۆ نمونە بۆ ئەو 9 مانگە تێ بپەڕێنی. قەناعەتم نییە تەنها لەبەر ئەوە بێڕێکەوتن کرابێت لەگەڵ لایەنە شیعەکانە پێچێ هەندێک هاوکێشەی تری هەرێمی کوردستان هەیە. ئەو ململانەیەکەوە لە نێوان هەرێمی لە ناو هەرێمی کوردستانە هەیە ڕاکێشراوەتە بەغا ئەوە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەبوو لە تێپەڕاندنیان هەڵوێستی یەکێتی لە تێپەڕاندنی یاسای دادگای فیدرالی دوێنێ.
باشە کاک شێروان کەواتە لە ئێستادا کە باسم کرد کە باز دەکرێت دەڵێن ئەو ڕێکەوتنە یاخودە و داواکاری لایەنە شیعەکان پێچەوانەی دەستورە پێ دوایە ڕێکەوتنێک بکرێت کە پێچەوانەی دەستور بێت لە دەستور پێچەوانەی دەستور نیە احتیمال ئەوە بێکەوە دەستور ئەڵێ بە حکوومەتی فیدرال بۆ نمونە بەغدا مرکزی ئیدارەی سەروەت و سامانی هەموو عێراقەکە بە هەماهەنگیان دەقی دەستورەکە کە مەعی بەکارهێناوە مەعە لەگەڵ پارێزگاکان و فیدراڵەکان ئەقالیمەکان احتیمال لەمە بەست ئەوە بێکەوە کاتێکەوە تۆ ئێستا نەگەشت بیتە ڕێکەوتن لەگەڵ هەرێم ئەو کاتە تۆ ناتوانانی ئیدارەی بکەیت ئەویش ئەوەت پێ ئەڵێکە من نەگەیشتومەتە ڕێکەوتن لەگەڵ هەرێم بەڵام ئیدارەی نەوتی هەرێم ناکەم لەبەرەوە من پێچەوانی دەستور هەنگاوەکەم نەناوە بەڵام پێچەوانی نەریتی سیاسی لە هەرێمی کورد لە عێراقا بەڵێ پێچەوانەی یەکدەنگی هەموو پەرلەمانی عێراقا بەڵێ پێچەوانەی یەکدەموچاوی و یەکدەنگی هەموو عێراقا بۆ ناوە بۆ دەرەوە بەڵێ ئەکرێت تۆ بڵێ پێچەوانەی هەندێک یاسا هەندێک ڕێکەوتن هەندێک دابوو نەریتی سیاسیە بەڵام پێچەوانەی دەستور نییە چونکە ئەو لە ئەسڵا ئیدارەی نەوتی هەرێمی کوردستان ناکات تا تۆ بێ پێویستت بەوە هەبێکەوە بڵێ ئەمە لەگەڵ دەستورە ئەگونجیانە ئەوە مەسئلەیەکی سیاسی تەکنیکی ڕوتە پەیوەندی بە دەستورەوە نییە هەتا ئەو کاتێکەوە یاسای نەوت و غاز لە پەرلەمانی عێراقا تێپەڕێنرێت. باشە کاک شێروان بەڵام کەمێک پێش ئێستا ئەحمەد سەفەر بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق بەێنارتی ڕاگەیاند کە لایەنە شیعەکان لە ئێستادا بەپەلە لەسەر شاشەی ئێنارتی دەڕوات کە دەڵێ لایەنە شیعەکان 6 پێشنیاری نوێیان داوە بە هەرێمی کوردستان و داواکاری نوێ بەڵام بۆچی پێدوایم گۆڕانکاریانە یاخود بەردەوام لە پێشنیاری نوێدان لایەنە شیعەکان مەبەستیان چییە مەبەستیانەوەی هەر ڕێک نەکەوێت یاخود پرۆژه یاساکە بەم شێوەیە تێپەڕێنرێت و لە بەرژەوەندی کورد نەبێت ئەکرێ یەک دوو خاڵ بێت طبعا دوێنێ شەو تا یەک سەعات دوی شەو کۆتا هەڵوێستی لیژنەی پەرلەمانی یان لیژنەی دارایی ناو پەرلەمانی عێراق ئەوە بووکەوە ئەمڕۆ یاسای بوجە بێت تێ بپەڕێنرێت چونکە لەمە زیاترتر مەسەلەکە تەحمل ناکە و ئەوە پەیوەندی بە هەندێک ڕووداوی ناو پەرلەمانی ئەگەرێکی بەهێزە تێپەڕاندنی من بە دووری نازانم مەگەر نەگەنە ڕێکەوتن لەگەڵ کووردا بێگومان تێپەڕێنرێ بە زۆری نا و سونەکان هەندێک پێشنیاریان کردو بۆ پێشنیاری سونەکان باشە بۆچی شیعە ئەو جۆرە پێشنیاراناکەن بۆ کورد لەبەر چەند هۆیە کە یەکەم ئەیانەیە بڵێنکەوە ئێمە حاکمین دووەم خۆیان یەکدەنگ نین خۆیان یەکدەنگنی لەناو خۆیانە سێم تێنەپەڕاندنی بوجە هەتا ئێستا پەیوەندی نییە بە ئەو پەیوەندیکەوە لە نێوان هەریان ئەو جیاوازەی لە نێوان هەرێمی کوردستان و بەغایە هەیە ناو شیعەکان خۆیان هەندێک ناکۆکن بەرزبوونەوەی دۆلار وای کردوکەوە ئەوان خۆیان ناکۆک بن لە هەندێک شتە هەندێکیان هەندێک بوجیان ئەوێ بۆ هەندێک پارێزگای تایبەت ئەوە ئێستاش دوێنێ شەو هەلبوسی هەندێک پێشنیاری کردووە مادام نرخی دۆلار ئەوەنە بەرز بووتەوە بە هەندێک لەوانەیەکەوە لە چەند مانگی ڕابردووە لە دەست چوون یان کوژراون یان هەر شتێکی تر لە ئەو ناوچانەیەکەوە شیعەکان یان با بڵێ داعش لەژێر دەسەڵاتیا بۆ لەنایان سونەکانەوە کوژراویان هەیە ئەوە بخرێتە ناو مەسئلەی شەهیدانەوە یان بۆ نمونە کورد پێشنیارێکی کردووە کەوا هەڵەبجە بخرێتە ناو لیستی شەهیدانەوە یان قەرەبووکردنەوەی شەهیدانەوە مادەم دۆلار بەرز بۆتەوە هەموو پەیوەندی بە وردەکاریانەوە هەیە دواکەوتنی بوجە پەیوەندێکی ڕاستەوخۆی بە هەرێمی کوردستان و بەغاوە نییە ئەگەر بگاتە ئەو ئاستا نابێ گومان ئەزمموی زۆرمان هەیەکەوە شیعەکان هەژمون و دەسەڵاتی خۆیان لەناو پەرلەمانی عێراق تێپەڕێنن هەرێمی کوردستان بە شێوەیەکی جوان ئیدارەی ئەو سەرۆت و سامانەی خۆی بکردایەوە بیتوانەیەکەوە مانگانە موچەی فەرمانبەرانی باە بۆ ئەوەیکەوە بژێوی تاکی کوردی باشتر بێ و ئەزانم تاکی کوردی زۆر بیری نەکردەوە لەوەیکەوە ئایا هەیە هەرێم تاوانبارە ڕێک ناکەوێت لەگەڵ بەغایاننا ئەوە ئەسلی مەسئلەکەیە لەوە زیاتر و ئەسڵەن ڕێکیش بکەوێت چەند داڕاستە و خۆ ڕنگدانەوەی ئەبێ لەسەر ژیانی تاکی کوردی لە هەرێم ئەوەش مەسئلەیەکی ترە احتیمالە ینی با زۆر ئومێدیش نەبەسرێ ینی خراپە بەو شێوەیە ڕاستەوخۆ هەموو ئومێدەکان ببەسرێ بە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا چونکە نەوەک دوایە ڕێکەوتنیش بکرێ بەو شکلەیەکەوە لە ساڵی ڕابردووە خۆ لە سەردەمی عادل عەبدولمەهدی و لە سەردەمی تا سەرەتای مستەفا کاظمی لەلایەن بەغاوە پارە هاتە هەرێمی کوردستان دوای ئەوە برا مەسئلەی موچە لەلایەن حکوومەتی هەرێم و موچە خۆرانی هەرێمی کوردستانەوە کاریگەرێکی گۆڕانکاریکی ئەوتۆی بەسەرا نەهات ینی ئەو ڕێکەوتنە زۆر شتی پێوە نەبەسترێت چونکە دوای ئەکرێ بوترێ ئەمە قەرزە ئەمە داهاتە ئەمە ڕۆژت بۆ ئەوێ ئەوەمان دایەوە بە فڵان قەرزەکانمان دایەوە بە خاوەن قەرزەکان ئەو مەسئلەیە بەو شێوەیە زۆر گەورە نەکرێ
و زیاتر حکوومەتی هەرێم خەریکی خۆی بێ و خەریکی شێوازی ئیدارەکردنی ئێرە بێ ئەو کاتە پێویستی بە بەغاش نەبێ مشکلە نیە. من وا ئەزانم تاکی کوردی هێشتا ئەوەندە ڕۆحی کورداتی و نەتەوە پەروەری تێماوەکە ئەگەر هەرێم ڕاستەوخۆ بە دەستپاکانە حکوومەتەکەی مامەڵی لەگەڵا بکە لوت بەرز بێ بەرامبەر بە بەغا. بەڵام ئێستا ئەو بارودۆخی کە لە هەرێمە هەیە وای کردووە بەرز بێ بەو شێوەیە کە وا پیشان بات کە پێویستی بە بەغانیەوە و لوت بەرزێ بنوێنێت. ئەوە پێویستی بەوە هەیە کەەوە خۆی بۆ خۆی ئیدارەکەی خۆی پاک بکاتەوە بە شێوەیەکی جوان بارودۆخی هەرێمی کوردستان ئیدارە بکاتە ئەو کاتە لوت بەرز بە بەرامبەر بە بەغا. ئێستا نا هەرێم لوت بەرز نییە بەرامبەر بە بەغاوە بەغا ئەوێ بە سەراحەت لوتی هەرێم بشکێنێ. یعنی هەندێک شت هەیە ئێمە لەگەڵ ئەوەی کەوا بەبێگومان حکوومەتی هەرێمی کوردستان نەک ئەم حکوومەتە بە درێژای حکوومەتەکانی ڕابردوو تێکڕای لایەنە بەشداربووەکانی حکوومەت بە تایبەت بەرار بەدەستەکان تاوانبارن. بەڵام ئەبێ ئێمە بزانین بەغا گۆڕاوە. بەغای 2014 و بە دواوە نییە 13 و بە خوارەوە نییە. بەغای 13 و 14 و 15 و بەغای 2021 ئێستا زۆری جیاوازە بە شێوەیەکی تر سیاسەتەکە بە شێوەیەکی تر استراتیژی خۆی داڕێژێ بە شێوەیەکی تر هەرێمی کوردستانە بینێ بە شێوەیەکی تر ئەوێت لەگەڵ هەموو عێراقا مامەڵە بکە. مەسئلەی مەذهبیەت مەسئلەی تایفیەت زۆر بوونی هەیە ئەو کارکتەرە ئەو فاکتەر و کارکتەرە سیاسیانی کەەوە ئێستا لە عێراقا هەن هەمووی لە 2005 و 6 و دەوە دروست بوون. ئێستا بڕیارەکان لە لای ئەوانە زۆر باکیان نییە هەرێم کێیە چۆن دەستور نووسراوە فیدرالیە چییە وان ئەو شتان لە مشکان نییە. یعنی ئەوەی کەەوە دوێنێ ڕوویدا لە پەرلەمانی عێراق تێپەڕاندنی یاسای دادگای فیدرالی خۆیان ئەزانن نایاساییە خۆیان ئەزانن تێپەڕاندنەکەی نایاساییە. بەڵامێکی تێپەڕێنرا لە ڕووی سیاسیەوە بکرێنە یاسای عێراق لە 2004 و 5 و 6 و تا ئێستا زۆر شتی نادەستوری تێپەڕیەوە. بەڵامێکی ئێستا غەریبیەکە لە وایە کەوا تێپەڕێنرا کارێکی نایاسایی لەکوێ تێپەڕێنرا لە ناو پەرلەماناکەوە خۆی ئەبێ یاسا دەربکە. یاسایەکەوە پەیوەندی بە دادگاری فیدرالیەوە هەیە کە خۆی ئەبێت چاودێر بێ لەسەر ئەوەی کەوا ئایا یاساکانی پەرلەمان دەستورین یاننا. یعنی تۆ تەماشای تەماشای ئەمە بکە پەرلەمان بە یاناسایی کار بکە و بۆ یاسای دەستگایەکەوە چاودێرە بەسەر یاسایی دەستوری یاسەکانی دەستورەتی یاسەکانی پەرلەمانەوە. عێراق ئێستا ئەوە تێ ئەپەڕێتە تۆ چاوەڕێی چی ئەەکەی تۆ چاوەڕێ ئەەکەی بڵێ بەو شوەیە بۆ مامەڵە لەگەڵ هەرێم دەتوانێت لە ئێستادا کە نرخینەوەت بەرز بۆتەوە بەرزبوونەوەی بەخۆ بینیوە کە هەرێم بۆ هیچ شتێکیش نەگەڕێتەوە بەغدا وەک ساڵی 2014 چۆن وتینەوت بەسەر بەخۆ دەفرۆشین و پێویستمان پێی نییە. ئایا دەتوانێت ئەو هەڵوێستە وەربگرێتەوە لە ئێستادا کێشە و گرفتەکانی و قەیرانی ئابووری هەرێم چارەسەر بکات و خۆی ئەو دەسەڵاتی هەبێت گەڕانەوە بۆ بەغدا خۆی ئەتوانێ ئەو پەیوەندی بە سێ خاڵەوە هەیە. خاڵی یەکەم ئایا ئەو دەرامەتیە هەیە ئەو داهاتە هەیە ئەمە یەک. خاڵی دووەم ئەتوانێ و سێمە ئێرادەی هەیە ئەو توانی نەجێبەجێ بکە. من وا ئەزانم ئەو بە گوێرەی ئەوەی کەوا بە تایبەت پەرلەمانتارەکانی هەرێمی کوردستان ئەیڵێن ئەو دەرامەت و داهاتە هەیە وەکە مادەم هەیە ئەتوانێ بەڵام ئێرادەی نییە. بۆ ئێرادەی نییە لەبەرەوەی ئەو توانینەی کەوا هەیە لە نێوان هێزە دەسەڵاتدارەکانە کەسە دەسەڵاتدارەکانە تووشی شەلل بووە شکستی خواردۆ ئێرادەکە دروست نابێ بۆ ئەوەی کەوا ئەوە بکە ئەگینا ئەتوانێ. و من قەناعەتی ئەوەم هەیە کەوا لەمە ئەم جارەش نەبێ لە جاری داهاتووە ئێوە نۆمانگمان ماوە ئەم شەڕێکەوە ئێستا ئەیکەین ئێمەگەر جەنابەت لەبێرت بێ لە مانگی 6 و 7 2020 پارەوە هەتا ئێستا باسی بوجە و ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغاکەین. ئەوە بۆ 9 مانگە خەریکی ئەوەی 9 مانگی ماوە بۆ 2021 لە مانگی 11 داهاتوو واتە 6 مانگیکە ئەبێت تۆ بێ 7 مانگیکە ئەبێت تۆ بێ سەر لە نوێ دەست بکەیتەوە بەچی بە چەلەحانێ ئەگەر دروست بێ لەسەر بۆجێی 2021. ئەم جارش ئەوان چاوپۆشی یان ڕێکەوتن لەگەڵ هەرێما بکەن بۆ 2021 ئللا هەوڵ ئەدەن کەوا لوتی هەرێم بشکێنن. ئەوە بە یعنی ئەو مەسەلە باڕوون بێ یعنی ئەبێت بە تەنها چاوتروکانێکە نۆمانگ هیچ نییە. ئەبێ ئەو هەرێم ئەم جارش دەرباز بێ لە مەسەلە بۆ جاری دووەم ئەوان ئەو گورزەی خۆیان هەر لە هەرێم ئەدەنەوە. هەرێم ئەبێ استراتیژیەتی خۆی لە مەسئلەیە ڕوون بکاتەوە بە تایبەت یەکێتی و پارتی. ئێستا کەمێکیش گۆڕان چونکە لە جومگەکانی دەسەڵاتە هەیە لە سەرۆکی هەرێم و لە دارایی و لە مەرزەکان و لە ئەمانە گۆڕانی فەرمی من ناوی لە ئەنم گۆڕانی فەرمی تاوانبارەیان دەستی هەیە و ئەبێ نیشانی پرسیاری لەسەردا بنرێ لەسەر بارودۆخی دارایی و ئەیداری هەرێمی کوردستان.
ئەمە ئەبێ خۆی بۆ خۆی فرای خۆیان بکەون هەرێم ئەبێ خۆی بۆ خۆی فرای خۆی بکەوە بۆ 2021 چی ئەەکە بۆ 2022 چی ئەەکە ئەمە مەسئلە ئێمە لە 2012 لەم حاڵەتا ئەژین ئەوە خەریکەوە بە 8 ساڵی بەسەرا تێپەڕیەوە کوردستان ئەو هەموو نەهامەتێ بەسەرهات هێشتا ئێمە باسیەوە ئەکەین لەگەڵ بەغا لە بوجارێ ئەکەوین یاننا ڕێناکەوی استراتیژت چیە ڕێەکەوی استراتیژت چییە؟ بەڵێ سپاس بۆ شێروان شێروانی شارەزا لە کاروباری عراقدا کە لە ناوینی ڕۆژ لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ بەڕێزان ناوینی ڕۆژتان بە یارمەتی